بەیانی ڕۆژی پێنجی چوار بازاری دارستاوەکە ئاگری گرت و ژمارەیەک دوکان و مێز لەم بازاردا سووتان کە ژمارەیەک کاسبکار لەم بازاردا ساڵانێک کاریان دەکرد کە بێکار ماونەتەوە. لە ئێستا داوای دەبینرێ پاژماوەی ئاگرەکە کۆکراوەتەوە لی نەماوە، بەڵام هیچ کارێک لە بازارەکەدا بەنجام نەگەێنراوە. لە ماوەی ڕابردوودا قەرەبووی دوکاندارەکان کرایەوە، پارەیان وەرگرت، بەڵام تا ئێستا کارکردن لە بازارەکەدا دەستی پێ نەکردووە. هەندێک لە دوکانەکان کە بە پێوە ماون ئەوان تێک نەچووە هیکەلی دوکانەکانیان ئەوانە کاریان تێدا دەکرێت، بەڵام ئەوانی دیکە کە ڕوخێنراون تا ئێستا کاریان تێ نەکراوەوە. نەچمە لای یەشێک لەو کاسبکارانی کە لێرە دوکانی سوتاسڵاوە لێ بێ وەکەرچێت تاکو ئێستا کارکردنی تیا نابین لەم بازارەیە، بۆچی هیچ تێ نەکراوە؟ والله تا ئێستا کەس نهاتۆ بەلە بەس لە هەوڵان هەم شارەوانی لە هەوڵە هەم سەحەمڵ گشتەکانیش لە هەوڵان. هەوڵەکە وەکو چییە؟ وڵای بێ بە شێوکی ڕۆکپێک دانرێت وەکو جاری جاراندا نادرێتەوە ئەوکە ناڕوکپێکی پێ دیار بوو. ئەم جارە بە تاواتی شتێکی مەزبوط و ڕێگوپێک دانرێ. نەخشەی بۆ دانراوە؟ وڵی وە ئەڵێن ئەنە شتێکی بۆ دانراوە، ئەلێن لە شارەوانی شتێکی تاوا بووە دە بەس هەر تۆزێ خاون لە ئیشکردنەکە. ڕۆژانە بە چیۆ سەرقاڵن؟ وڵی بێیشم باس پیاساکەم دێمە سەرێک لە بازارە مەڕۆ ماڵەوە هیچی شێکی ترمانی. دەستەکانێ خۆش بێ، سڵاوی لێ بێ. تۆ دوێشە بوو لەوای کە دوکانەکە و سووتا بوو چێکی سا بە چێوە سەرقاڵی؟ وڵای ئێستا سەرقاڵم ئاوا ڕۆژانین بۆ ئێرەوی ترە گەر سوکە کەسابەتی بە لێرەیکەین و ئەگەنش بێ چاوەڕێک کەرمی خواکی بزانین بەرەو چۆوە ڕاموەزا ئێتە ئەم وەزە ئێستاوە تا ڕیان بە ئەم جەماعەتە دوکانەیەوە کە نەسووتاوە بۆ ڕیان پێوتیان بڕۆن کاسپی خۆتان بکەن بەس مەستەفی زۆر تیامەکەن چونکە ئەمەلی هەیە ئێمە بە سیستەمێش کە بیکەینەوانێ بەس مەجاتانێن ڕۆژانەیشی خۆتان بکەن بەس بۆ قەزیە ساحەی دەوروبەری لای ئێمەوە ڕاگیراوە جار ڕاگرنەکە ئەوەیە حکومەت هەنگاوی ناوە بۆ چاکبوونەوەی حکومەت کردوێتی بەس ئیتر ئایا کێشەکە لە قەزەی سەحەمڵکا بێ یان لە قەزەی شارەوانیا بێ یەشتوانەتەوانێ و بەتەمان بەم زوانە جوابمان بنەوانێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە گوزەرەیە کە بەشە دوکانەکانی سوتا بوو بەڵام هەیکەلی دوکانەکان تێک نەچوو بوو بۆیە ڕێگەیان پێدراوە کە چاکردنەوەی تێدا بکەن. لێستا دەیبینن چاکردنەوە لە ئەم گوزەرەیاندا دەکرێت کە لەم کۆڵانەیانە، بەڵام ئەو بەشانی کە دیکە کە تێک چوو ئەوان پێیان ڕاگەێنراوە کە دەستکاری نەکە. سڵاوی لێ بێ، تۆ دوکانەکە و چاکردەوە؟ چاکمان کردەوەتەوە سپاس بەخوا. هیچ پێیان نەوتی کە نابێت چاشی بکەیتەوە یا شتێ؟ وەڵاهی نازانم دەنگۆی شووە هەبوو، بەڵام ئێمە چاکمان کردەوە کەسیش نەهاتووە، کەسیش نەیوتەوە مەیکانەوە، کەس نەیوتووە ئیژمەکان، هەتا ئێستا کەس نەهاتووە ئیتر نازام. ئەی لەبارەی و خەرەبۆی کە بۆ دوکاندارەکان کرا خەربوو بەرکەوتۆ؟ باڵێ ئێمە خۆمان ملیۆنێکمان وەرگرتووە، ئیتر بەپێی زۆری و کەمی زەرەرەکان وەرگیراوە قەرەبوو. دەچێت دوکاندارەکان ڕازی بوون؟ وەڵاهی بەشێکی کەمی ڕازی بوو حەقەتەن، بەڵام ئەوەی کە درا وەکو هاوکاریەک بوو، یعنی شتێکی نیانکرۆ بە ئیجباری لەسەر خۆیان وەکو هاوکاریەک دراوە. بۆیە نازەم لەوانەیە هەنێک کەسێ زۆر ڕخنەی لێ نەگرێ نەیکا بە شتێکی ئیجباری، بەڵام بە زۆری سای هەفتا بۆ سای هەشتای لێی هەبووە، چون بە زۆری پارە زۆرەکە دراوە بە 4 بۆ 5 نەفەر، بەشەکەی تری کەمی وەرگرتووە. زۆر باشە، دەستوا بەڕێستان. بەڵێ بەیانی پێنجی چوار ڕۆژی شەممە بوو لە بەرەبەیاندا بازاری دارستاوە کە سووتا. ئەمەی دەیبینن هەندێک لە دوکاندارەکان کە دوکانەکانیان تێک نەچووە چاکراوەتەوە شوێنەکانیان و خەیچ کار و کەسابەتی خۆیان. هەندێکی دیکەشیان کە شوێنەکانیان نەماوە پیاوتون لە شارەوانیەوە کە بێ ئەو نەخشەی کە تایبەت دانراوە بوو ئەم بازارە ئەبێت چاوەڕێی ئەوە بکەن پاشان دەست بکرێت بەکارکردن تێیدا، بەڵام ئەوان باسییان کە سبەی نییە بەنیازن سەردانی شارەوانی بکەن بۆی کە ئەو نەخشە پەسەند کراوە وەربگرن بزانن چۆن ئەو کۆڵانانی گەورە کراوە بۆی لەسەر ئەوە بتوانن دوکانەکانیان دروست بکەنەوە و جارێکی دیکە دەستکەنەوە بەکار و کەسابەتی خۆیان.